جوانی بێناو. قشکاڵی لێو ئاڵی پرشنگی نیگا کاڵ، ئەی کچە جوانەکەی سەرگۆنا نەختێگاڵ، ئەی کچە مەنگەکەی بەدەنگی چپەدوو، گەندەمووی دەم و چاو مەچەک هەڵنەگرتوو، ئەی ئەندام وردیلەی نەرمۆڵەیە سکسووک، ئەی بەرجی ساکارت دڵگیرتر لە هی بوو. ڕاستە من ڕێبوارم سەرپێی یاڕوانم، بەڵام وا جوانی تۆ کاری کرد لە گیانم. ئەڵەی نەک هەرێستا عمرێکی درێژە، بەو دەست و پەنجانت برینم ساڕێژە. ئەی کچە کاڵەکە جوانی تر با زۆر بن، لە باخچەی بەهارە گوڵباخی بەرخۆر بن، با ڕەنگیان پەرداخت بێ و جێگەیان سەرچڵ بێ، بەواتەی خەڵکی تر با ناویان شاگوڵ بێ. گیانی من بۆ تەڵێ وەنەوشە پەرۆشە، کە لە ژێر سێبەری تووتڕکا خامۆشە. لە هەموو ئاسمانە ئاستێرەی بربەیان، ئەخاتە دڵی من هەستێکی سپی و جوان. لە تەختێک هەڵدە 3001 نەغمە، ئەوەیان شیرینتر دێدە گوێم زۆر نزمە. کانیەکی ڕوونی بەرتریفەی مانگە شەو، لە بنیا بلەرزێ مرواری زیخ و چەو. جوانترە لە لای من لە دەریای بێ سنوور، شەبۆلی باتەبەر تیشتی خۆر شڵپۆڕ. قشکاڵی لێو ئاڵی پرشنگی نیگا کاڵ، ئەی کچە جوانەکەی سەرگۆنا نەختێگاڵ. دەربەست نیم ڕێبوارم دەربەست نیم ڕەوتەنیم، ئەزانیش پرسە و دەربەستی ێزگار چیم. هی ئەوەی نیگارێک لە یادم کێشراوە، شۆخێکی نایابە بەڵام ئاخ بێناوە.